بەێ بیسەرانی خۆشەویست لە رادیو سەلام لەسەر شەپۆلی 94.3 وەکو ئاگادارن چوار ژووری هاوبەش لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە لە پارێزگاکانی دیالە کەرکووک و نینەوە و لە مەخموریش دروست دەکرێن. ئێستا ژوورێکی هاوبەش لە خانەقین کراوەتەوە و ئەمڕۆژ لە کەرکووک ژووری دووەم دەست بە کارەکانی کرد. لە داهاتوش بڵێن ئەوانی تریش دەکەونە بواری جێبەجێکردن. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە بەڕێز لیوە عەبدولخالق تەلعەد نوێنەری وەزارەتەکانی ناوخۆ پێشمەرگە لە فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی عێراق لەگەڵماندا دەبێتن. جەنابی لیوە سەرەتا زۆر سپاس باو جەرفەتەی بەئێمەت بەخشی و بەو پرسیارە دەست پێ بکەین بە پرسیارێکی گشتی گرنگی دروستکردنی ئەم ژوورە هاوبەشانە لە داهاتوو. بەتاکید ئەو دروستکردنی ئەو ژوورە هاوبەشانە گرنگێکی تایبەتی خۆی هەیە، بە تایبەتی دوای ئەوەی کە هێزەکانی داعش لە زۆربەی شوێنەکانی عێراق بە تایبەتی لە ناوچەکانی کەرکووک و دیالە و تکریت و لە هەندێک شوێنی مووسڵ چاڵەکیەکانی ئەنجاری کردبوو و نەتوانانی هێزەکانی سوپای عێراقی کە بەتەنها بتوانن کۆنتڕۆلی ئەو شوێنانە بکەن و هەبوونی چەندین بۆشایی ئەمنی لە شوێنانە بۆیە بڕیادرا بە دروستکردنی ئەم ژوورە هاوبەشانە کە تێیدا هێزەکانی سوپای عێراقی و هێزەکانی پێشمەرگە بە هاوبەشی لەم ژوورانە دەست بەکار دەبن. هەروەکو باست کرد تا ڕۆژێک بەر لە ئێستا لە قیادەی عملیاتی دیالە لە خانەقین دەست بەکار بوو، ئەم ڕۆژ لە کەرکووک بووە لە ڕۆژانی داهاتوش ئینشاءڵڵا لە مەخمور و لە ڕۆژاوای مووسڵیش دەست بەکار دەبن. دروستکردنی ئەو ژوورە هاوبەشانە تا چەند ئیتر کار و چالاکیەکانی ڕێکخراوی داعش لە ناو دەباتن کە دەرفەتێکی زۆر گەورەیان قوس بووە لەو ناوچانە؟ دەتوانین بڵێن هەبوونی ئەم ژوورە هاوبەشانە جارێکی تر لە هەموو ڕێکەوە بە تایبەتی لە ڕووی هەوارگریە و کۆکردنەوەی زانیاری دەستنیشانکردنی شوێنەکانی مۆرگەکانی داعش وەروەها بە هاوبەشی هێزەکانی سوپای عێراقی هێزەکانی پێشمەرگە و لەگەڵ هاوکاریەکانی هاوپەیمانان ئەمریکا وڵاتانی هاوپەیمانان بە تاکید وا دەکاتن کە چۆڵەکانی داعش کەمبوونەوە بڕۆن، نەک بڵێن بێجاری کۆتایان بێ بەرەو کەمبوونەوە دەڕۆن بە تایبەتی ئەو شوێنانەی کە لەو ماوەیە دەستێکی باڵایان هەبوو و ئەم بۆشایە ئەمنیانەی کە پێشتر هەبوو دەتوانم بڵێم ئەو بۆشایانە پڕ دەبێتەوە، بۆیە جمهوریەکانی داعش لەو شوێنانە بە شێوەیەکی ئاسان نابێ، زەحمەت دەبێ بۆیان و لە هەمان کاتیش وا بڕیارە کە ئەگەر پێویست بوو لە هەندێک شوێن لەو ناوچانە ئۆپراسیۆن هاوبەش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراقی ئەم بەجێت. بارودۆخی داعش پێش دروستبوونی ئەم ژوورە هاوبەشانە چۆن بوو؟ ئایا هێزی داعش چۆنە ئێستا؟ ئایا داعش بە چ شێوازێک هێرشەکانی ئەنجام دەداتن؟ ئایا بەڕاستیش ئێستا داعش یعنی بڵێن ئایا بەڕاستی ئێستاش داعش زۆر مەترسیدارە لە عێراق؟ هیچ کاتێک مەترسیەکانی داعش لەسەر عێراق کۆتایی نهاتوە و بەڵکو بەردەوامی ئەو ترسی یا خطوڕەی داعش هەر بەردەوام بووە و لەو ماوەیە کە ئێستا هێزەکان دەگەنەوە لای یەک و ئۆپراسیۆنی هاوبەشەکان ئەنجام دەدەن، بە تاکید ئەوە تاسیرێکی ئێجگار زۆر دەبێت لەسەر جموجۆڵەکانی داعش لەبەرەوەی فرسەتیان وەگربوو، نەبوونی هەماهەنگی، نەبوونی زانیاریشی هاوبەش و هێزی هاوبەش چ لەلایەن سوپای عێراق چ لەلایەن هێزەکانی پێشمەرگە ئەوە کارێکی سەرەکی بوو. دەتوانین بڵێن کە چاڵەشەکانی داعش بەرەو زیاد بوون ڕۆیشتووە. ئێستا لەمە دووە بە تاکید تەنها یەکلایەن نابێ بەڵکو بە هاوبەشی ئەو شوێنانەی کە پێویست بێ و لە سنووری هەرێم نێزیک بێتن، نەک بۆ هێزەکانی داعش بەڵکو هێزەکانی تریش کە کێشەی ئەمنی بۆ هەرێمی کوردستان دروست دەکات دەبێتە پاڵپشتێک و ڕێگریەک بۆ ئەوەی نەتوان باسانی کارەکانی خۆیان دش بە هەرێمی کوردستان و هەندێک جارێک دەجی سوپای عێراق ئەنجام بدەن. ئایا دروستکردنی ئەو ژوورە هاوبەشانە تەنها بۆ زانیاری هەواڵگیریە یاخود لە داهاتوو پێکەوەش کار دەکەن هێزی عێراقی و هێزەکانی پێشمەرگە، ینی لە داهاتوو پلان چیە ئەوەی ئێوە ئاگادارن؟ بە تاکید هەبوونی ئەو ژوورانە
زیاتر دەبێتە نێزیک بوونەوە و دروستکردنی زانیاری هەواڵگیریەکانی هاوبەش لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە و بەتەکید بۆ داهاتووش چەندین پلان لە ئارادایە کە دروستکردنی چەند لیوایەکە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقی کە لیوایەکان بە هاوبەش دەبن و هەروەها ئەنجامدانی چەندین ئۆپراسیۆنی هاوبەش بە هاوکاری لەگەڵ هێزەکانی ئەو پەیمانان لە داهاتوێکی نزیک ئەویش ئینشاڵڵا لە ماوەیەکی کووردا جێبەجێ دەکرێت. بەڵێ بەکو کۆتاییم پرسیارم دروستکردنی ئەم ژوورە هاوبەشانە ئایا دەبێتە فاکتەرێک ڕێخۆشکەرێک بۆ ئەوەی لە داهاتوو بە تایبەتی ناوچەی کێشە لەسەر بارودۆخی ئەو ناوچانەش تا ڕادەیەک ئاسایی ببێتەوە بە تایبەتی کەرکووک کە تا ئێستاش کورد وەکو پێش ساڵی 2017 لەو دەڤەرانەیان بڵێن لەو ناوچانە فعال نییە و بە شێوەیەکی وەکو هێزی کوردی نەگەڕایتەوە و ناوچانە ئایا دروستکردنی ئەو ژوورە هاوبەشانە ڕێخۆشکەر دەبێت لە داهاتوو ئەو ناوچانەش بارودۆخیان ئاسایی ببێتەوە بۆ هەموو هاوڵاتیانی ناوچەکە کە تا ئێستاش وەکوێ ماگەدارین ڕێژەیەکی زۆری کورد لەو ناوچانە ناتوانن بە ئاسایی بگەڕێنەوە سەر شوێن و ماڵی خۆیان. بەتاکید یعنی دروستبوونی ئەم ژوورە هاوبەشانە دەبێتە هۆی ئەوەی کە هاوکاریەکان لەگەڵ یەک زیاتر دێ متمانەکان جاریشتر دوای 16 ئۆکتۆبەر لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە بگەڕێتەوە و لە هەمان کاتیش دەبێتە فاکتەرێک بۆ گەڕانەوەی هاوبەشی لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان وەروەها جێبەجێکردنی خاڵەکانی مادەی 140 کە بۆ ئێمە گرنگە ناوچە کێشە لەسەرەکان کە ئێستا پێدەگوترێت المناطق ذات اهتمام الأمني المشترك أو ناوچانەی کە لە ڕووی ئەمنیەوە گرنگێکی بەهاوبەشیان هەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان ئەوانش ئینشاڵڵا ماوە بە ماوە یان بۆ زیاتر تێپەڕبوون و گەڕانەوە متوانە و سێقە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراقی و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بەتاکید بەرەو ئاکار و شوێنێکی باشتر دەبوات. بەڵێ لیوە عەبدولخالق تەلعات نوێنەری وەزارەتەکانی ناوخۆ پێشمەرگە لە فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی عێراق زۆر سپاس بۆ ئەم زانیاریانە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە.